ئەزمموی وەرگتن لە زانکۆ لەلایەن مامۆستایانی پەیمانگەی سلێمانیەوە. لێرە ئەزمون دەدوێت. سڵاو لێبێ مامۆستاگیان چۆنیت؟ سڵاو لە بەڕێستان. سپاس دەکەم مامۆستاگیان بە ئەرک نەبێ ئەمڕۆمانەیە باسێکمان بۆ بکەی کە بەڕێزی ساڵی چەند وەرگیری لە زانکۆ و لە چ بەشێک وەرگیرێت؟ بەڵێ من ساڵی 2005-2006 لە زانکۆ وەرگیرام لە زانکۆی سەلاحەدین بەشی ماتماتیک. سەرکەوتوو مامۆستاگیان چۆنەتی وەرگیرانە چۆن بوو؟ لە سەردەمی ئێمە وەرگرتن بە شێوازی فۆرم بوو. فۆرمێکیانە دای تێ چوار گۆشە کرا بوو و لەسەر لەزگەیەکیش کۆلێژەکان نووسرا بوو. ئیتر تۆ بە پێی دەرەجەکەی خۆت و بە پێی حەزی خۆت لەزگەکەت لێ کردەوە ئەدنا بە چوار گۆشەکانەوە بە تەزەسول لە یەکەوە تا 50 پڕتەکەندەوە لە ڕێی مەکتەبەکانەوە ئەنێدرایە بۆ ئامار. باشە مامۆستاگیان تۆ لە بەشەکە ڕازی بوویت؟ بەڵێ من خواستی خۆم بوو بەشەکەم و لێ ڕازیم و بەدڵیشمە. باشە زۆر سپاس مامۆستاگیان سەرکەوتوو. سەرچاوم سپاس.